بەهۆیبوونی بۆشایەکی زۆر لە ئەواری وەرزش لە قەزای سۆران و فەرامۆشکردنی دوو گەنجی سۆران وەک هەستکردن بە بەرپرسیارەتی لە سەرچی خۆیان خولی تیپە میلیەکانی سۆرانیان بۆ 28 تیپی سنووری قەزای سۆران کردەوە. ئەو خولە لەگەڵ هاوکارم کا کارزان بەیەکەوە کردمانەوە بۆ 28 تیپی سنووری قەزاکەمان هۆکاریکردنەوەی ئەو خولەش لەلایەن خۆم و هاوکارم کا کارزان بەهۆی بۆشایەکی زۆر لە بواری وەرزش لە قەزایەکەمان قەزایەکی گەوری وەکو سۆران بەڕاستی زۆر فەرامۆشکراوە بە تایبەت لە ڕووی وەرزشەوە ئێمە شەستان بەکردنەوەی ئەو خولە بۆ 28 تیپ ئەوەی لێرەدا جێی باسکردنە ئەو خولە بەو شێوە زەخم و زەبەلاعەکە کردومانەتەوە لەسەر مەسرەفاتی خۆمان و تیپەکان بووە بە هاوکاری زۆربەی ئەو برادەرانە کە لێرەوە ئەمەوێ سوپاسی ئەو برادەرانە بکەم کە هاوکاریان کردن بە تایبەتی ئەو کەسانەی لە ڕووی ناوبژیوانی و لایمەنیەوە هاوکاریان کردین بەڕاستی من وەکو خۆم هیچ وشەیەک شک نابم کە شایستەی سوپاسکردنی ئەوان بێ تەنیا من ئەوم هەیە کە پێیان بگەێنم ئەگەر ئێوە نەبوونایە من نەمەتوانی بگەمە ئەوڕۆ زۆر سوپاسدانەکەم. شارەزایانی بواری وەرزش گلەیی ئاڕاستەی ڕێکخراوە حیزبیەکان دەکەن کەوا لەگەڵ نەمانی پارە بواری وەرزش لە سۆران لەلایەن ئەو ڕێکخراوانە فەرامۆش کراوە و ئەمەش ئەوە دەگەێنێکەوە ئامانجی ئەوان بەدەستهێنانی پارەبووە لە بواری وەرزش. کردنەوەی ئەم زۆرە خوڵانە خۆی هاندانێکە بۆ وەرزشوانان و چاڵاچێکە لە چاڵاچە وەرزشەکان بە هەموو شێوەیەکەمە پاڵپشتی ئەەکەین شتێکی زۆر جوان و پێویستە وە جێگەی دەستخۆشە ئەو گەنجەکە هەڵسایە بەکردنەوەی ئەم خوڵە بەڕاستی ئەمڕۆ ینی گەنجێک بوویتە جێگرەوەی کۆمەڵی ڕێکخراوی گەنجان و لاوان کە بەداخەوە ڕێ ئەو ڕێکخراوانە کە لەگەر نەمانی پارە وجودیان لە ساحەکە نەما کە ئەوەش بەڵگەی لەسەر گەندەڵی ئەو ڕێکخراوی گەنجان و لاوان لە کوردستان بە شێوەیەکی گشتی لۆی ئێستا تەماشاکە گەنجان و لاوان تەواوی چینی لاوانیان ئێهمال کردیە لە گۆڕەپان و مەدان لەگەڵ لەبەر نەمانی پارە لێ کەسەکان ئەمڕۆ هەڵسن بەکردنەوەی وەرزشەکان کات جێگەی دەستخۆشیە. زیاتر لە 4 مانگ خولی تیپە میلیەکانی سۆران بەردەوام بوو تیایدا 184 یاری بەڕێوە چوو زیاتر لە 12 ناوبژیوان و زیاتر لە 28 لایمەن بەشداری ئەم یاریانەیان کردووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.